زنجیرە درامای کارەبا کە لە چیرۆکێکی نووسری گەورە ئەزنەسین وەرگیراوە ئازاد کەمە ئامادەی کردووە سیناریۆ. ئەمڕۆ تقریبان سێم ڕۆژی کارکردنمانە با بڵێنەوە پیشکردن وەرگێڕانی کرداوت مەخموریە. سەبارەت بە پرۆژەیەکی کەس خەڵقیە وەک زنجیرە دراما لە دەرهێنانی بەکر مارۆف نەڕەز بەکر مارۆف. من لێرە لەو پرۆژە لەگەڵ مامۆستا بەکر وەک جێبەجێکاری دەرهێنەر و بەرنامەڕیس کار دەکەم. برادرانی تر زۆر ئازیزانە و دڵسۆزانە لە ماوەی ئەو سێ ڕۆژێک کە دەستەوە کار کردووە ئیشەکەیان با بڵێن بکەوتە ئەستۆ زۆر دڵسۆزانە کاری خۆیان دەکەن. ئێمە بە ئومێدین لە ماوەی ئایندە لە ئایندەیەکی نزیک بتوانین کە کارەکە بکەین لەبەر قۆناغی تەواو بوون و بگات سەرمێزی مۆنتاژ. وێنەگرتی ئەو زنجیرە درامایە لایەن کامێرەمان کاک تۆفانەوەیە. زنجیرە درامایی کارەباچی لە نووسری گەورەی کورد عەزیز نەسینە کاک پیرداوت مەخموری وەری ژێڕایە و هەروەها سیناریۆی ئازاد کەمەیە و ئامادەکردنی سیناریۆیەکەش تەحسین فایقە. هەروەها تەحسین فایق دەرهێنەری یاریدەدەرە، کاک موێت لەقێش یاریدەدەری دەرهێنەرە. چەندین ئەکتەری ئەو شارە بەشداری کردیە، لەوانە هونەرمەند غازی غەفور، مامۆستا ئەیام ئەکرەم، هەروەها کاک ڕەسمی جەلال کە لە دەرەوەی وڵاتە و سوپە بە گەڕابووە، هەروەها قاسم نووریە و کاک تاها ئاغاجانە، کاک ئەحمەد سوار بۆ یەکەم جاری لە شاشە دەردەچی. هەروەها زۆر سوپاسی هەموو ئەو لایەن و ئەو برادرە خۆشەویستە دڵسۆزانە دەکەین کە ئەزیەت دەچێشن ڕۆژانە لە دوکانەکانیان یان لە شوێنەکانی ماڵەکان یان لە دائیرەکان بەڕێوەبەرایەتیشان و بەڕێوەبەریشان و کاکی وا سوعاد بەڕاستی زۆر یارمەتیمانیدایە. ئێمە زۆر سوپاسی دەکەین کە بە هەوڵ و کۆششی ویش زۆر ئەو ئیشە بەرەو پێش چووە. هیوادارم ئەو خەڵکە یارمەتیمان بدەن کە لە کاتی تەسویر لە کاتی وێنەگرتن لە شوێنەکان قەڵەباڵغیمان لێ نەکەن. زۆر سوپاسان دەکەم. سوپاسی تەلەڤیزیۆنی وین تیڤیش دەکەین کە بەڕاستی سەتەلایتی وین تیڤی سەتەلایتێکی خۆمانە، پێویستە بە هەمومان بە هەموو توانایەک پاڵپشتی لەو سەتەلایتە جوانە بکەین. زۆر سوپاسی هاتنی ئێوەش